هەموو کاتێکتان باش بینەرانی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە. وەک هەموو ئەڵلقەیەکی تر کامەرانم کە دێمەوە خزمەتتان. ئەم ئەڵلقەیەمان ئەڵلقەی دووهەمی تایبەتە بە ئازارەکانی سک و لە نمونەیان و لە گرنگترینیان کە بریتیە لە ئازارەکانی سووڕی مانگانە کە درێژەدانە بە ئەڵلقەی پێشووی بەرنامەکە و بەڵام لەم ئەڵلقەیە پتر دەچینە سەر باسکردن لە تەنگژە دەرونیەکانی پەیوەندیدار بە سووڕی مانگانەوە. لەم ئەڵلقەیەدا بۆتان باس دەکەین کە ئەگەر چی بۆ خۆی سووڕی مانگانە دیاریەیەکی یەزدانە بۆ مرۆڤ بۆی کە هەموو مانگێک ئەو خانمە ئامادە بێت بۆ دروستکردنی وەچە نەوەیەکی نوێ ئەو شتەی کە درێژەی داوە بە مرۆڤایەتی لە سەرەتای دەستپێکی مرۆڤایەتیەوە. بەڵام لە هەمان کاتا کە ئەو هێلکەیە نەپیتێنرا کۆمەڵێک لێکەوتەی جەستەییە بێ کە لە ئەڵلقەی پێشوو بۆمان باسکردن و کۆمەڵێک لێکەوتەی دەرونیە بێ کە لەم ئەڵلقەیە بۆتان باسەکەین. سەرباریەوە ئەم ئەڵلقەیەکی ئێجگار دەوڵەمەند و پڕە با کۆمەڵێک ئامۆژگاری و وەڵامی کۆمەڵێک پرسیار لە ژیانی ڕۆژانەی ئێوە لە دەستپێکردن لە وێنانەی پشتی منەوە کە بریتین لە وێنەکانی قاوە و خوێندنەوە و شیرینی و بەرهەمەکانی هەویر. هەموو ئەم بابەتانە لەوانن کە خانمان لە کاتی سووڕی مانگانەیە بەکاریان دێنن وەک یاریدەدەرێک بۆ ڕەوانەوەی تەنگژە دەرونیەکان و کەمکردنەوەی ئازار، جا چ جای ئازاری جەستەیی یان ئازاری دەرونی بێت. بەڵام ئەوەی کە لە ئەڵلقەیە بۆتان دەرەکەوێ هەندێک لەمانە یان زۆرێکیان وا باشترەکە لە پێش دەستپێکی سووڕی مانگانەیە نەخورێت. ئەو خواردنەوانە چین و ئەو تەنگژە دەرونیانە چین کە تووشی خانمان دەبن لە کاتی سووڕی مانگانەدا و چۆن هەڵ بکەین لەگەڵیاندا و کۆمەڵێک ئامۆژگاری و ڕێنمایی تر لە ئەم ئەڵلقەی بەرنامەی چارە دەینە خزمەتتان. پێش ئەوە بفەرمونون بینەری ئەم ڤیدیۆ کورتە بن کە بۆمان کورداندون دەربارەی گۆڕانکارە جەستەیی و لێکەوتە دەرونیەکانی سووڕی مانگانە ڕۆژ بە ڕۆژ. وەک هەمیشە هەموو یەکشەممەیەک کاتژمێر 7 ئێوارە بینەری چارە بن.
دوێم لەسەر بابەتێکی کە سووری ماگانەیە سووری ماگانە بریتێ لە چیوە ئەمەوێت چۆنێتی دروستبوونی ئەم حاڵەتە باسکەم خاصە لە ناو خانمانە ئێمە زۆر ئاشنانین بەم بواری سووری ماگانە کەکەی دەست پێ ئەکا ئەمانە دەستپێکردنی لە تەمەنی 9 ساڵ هەتا 12 ساڵ دەست پێ دەکا لە ناو کچانە کە کاتێ دەست پێ دەگا بە سووری ماگانە هەست بەخۆی ناکات و لی تێناگاوە ئاشنانیە پێی بۆچی ئەم حاڵەتەی لا توش ئەبێ بە جێگای پرسیارێک لای ئەم کچە ئەڵێ کاتێک کەیەتە ناو سووری ماگانە خوێنێک ئەبینێت کە سوورە یەکەم جار ترسێکی لێ ئەنیشێت لە ڕووی دەرونیەوە ئاوایەک لە خۆی ئەکات ئەڵێ ئەمە چییە من تووشی بووم بەڕاستی ئەمە لەویا کارەساتێکە بۆ ئەو کچە چووکە ڕوونکردنەوەیکی باشی نییە پێشتر کە نازانێت چییە ئەم حاڵەتانە بۆیە پێی ئەڵێن کێشە نییە بەسییان نەخۆشی نییە ئەمە هەموو کەسێک شتێکی سروشتیە ئەبێ هەی بێت ئەگەر نەبێ واتە سروشتی نییە لە تەمەنی کە ئەڵم 9 بۆ 12 ساڵ پێویستمان بەوە ئەکا ئێمە کە سوکارمان هەبێ خێزانمان لەم حاڵەتانە ئاشنامان بکات پێش هەموو شتێ یەکەم شت ئەبێت دایک زۆر لە کچەکەیەوە نزیک بێ کە بووی باسکا پێش تەمەنی 9 ساڵ چکە جاری وا هەیە کچمان هەیە لە تەمەنی 9 ساڵە ئەگاتە سووری ماگانەوەی دەست پێ ئەکا ئەمە نابێت بکەینە ئەوە تووشی شەرم ببین کچەکەمان گەورە بووە لە حاڵەتێکی کۆمەڵایەتی پترسین کە کچەکە تەمەنی 9 ساڵە تووشی ئەم حاڵەتە بووە نەخێر ئەبێت دایکەکە زۆر بەشانازیەوە بێتە پێشەوە لە کچەکەی و متمانەی باتێکە ئەمە کچم شتێکی سروشتیە ئێمە ئەبێ ئەم کارانە ژنوەری ئەگرێت لە تەمەنی 9 ساڵ و هەتا 12 ساڵ زۆر سروشتیە اینجا ئەبێ فێری بکە تووشی ئەوێ نەبێ شەرم بێ لە قوتابخانە تووشی ئەم حاڵەتە بێ یان لە ماڵەوە کە هەستێ لە خەو سەیرەکان ناو جێگاکەی پیس بووە خوێنی لێیە براکانی بێ بیبینێ یان باوکی بێ بیبینێ بە کارەساتێکی گەورە بێتە بەرچاویان چونکە کە ئەمە ئەو کچاپ تووشی ئەم حاڵەتە بووە زۆر جار ڕووی یاوە لە خێزانەکاندا باوکەکە هیچ قوبولی نەبووە کە ئەم کچەی کەوتۆتە ئەو سووری ماگانەیە و ئیتر پێویستی گەشەکانی کچەکەی گەورە بووە و ئیتر تەمەنێکی ئەوەی هەرزەکارە ئەبێ ئێستا ئەم حاڵەتە سروشتیە ئەبێ هەی بێ زۆر جار ئەڵێ کچەکەم بۆچی وای لێ هاتووە بۆچی زوو ئەمەی لێ هاتووە وای لێ ئەبێ بە ناخۆشی لە ناو خێزانەکە ئەبێ بە گرفتێکی گەورە کچەکە زیاتر تووشی شەرمەکە لە ڕووی دەرونی و وای لێە کە تێکەڵای ناو هیچ خەڵکێک نابێت وا هەستەکات بۆنی لێ وا هەستەکە کەسێکی پاک نییە وا هەست بە خۆبوونی خۆی ناکە تووشی شەرمە بێ ناو ڕەفیقەکانیان ناتوانێت باسیکا بڵێ ئەمەم هەیە بەڵام ئەگەر کات هات ئێمە باوکمان بەڕاستی بۆ زیاتر لەسەر پیاوەکانمان زیاتر حەزەکەم بدوێ برامان هەیە باوکمان هەیە کە کاتێک کچەکانمان تووشی ئەم حاڵەتە ئەبێ لە باتی دڵنەوایی بکەن کچەم تەنها کەس تۆنی لەم جیهانەیە هەموو کچێکەیەتە ناو دنیاوە لە تەمەنی 9 ساڵە تا 12 ساڵ ئەم سووری ماگانایی توش ئەبێت و زۆر سروشتیە چی بکە لەگەڵ یانە کە زیاتر براکەشی ئەگەر گەورەتر بێت لە خۆی بانگی کە بۆ ئەوەی تووشی شەرم نەبێت کە خوشکێکی وای هەیە فێر بێ هاوکاری بکات چکە ئێمە پێش سووری ماگانە بە هەفتەیەک لە ناو کچانە تووشی بازە حاڵەتێک ئەبین لە ڕووی فیزیاییەوە مەسەلەن چالاک نین زۆر ناتوانین ئەو ئیشە باشانەی کە پێشتر کردومانە خزمەتی باوکمان کردو براکانمان کردووە بەسەنەن داوای ئاوێکی کردووە خێرا بە پەلە چوین بۆ مانێناو لەو فترەی پێش سووری ماگانەمان چالاکیەکانمان زۆر کەم دەبێتەوە ماندوو ئەبین تووشی لە زووتایەک ئەبین پێش ئەوە لە زۆر توش ئەبێ تووشی ئازارێکی سگێشە ئەبێت لەو فترەیە ئەم حاڵەتانەمان توش ئەبێت چی لە بکەینەوەی کە زۆر گرنگە بۆ براکانمانیان بۆ باوکەکانمان هاوکاریمان بکەن ڕێزمان لێ بگرن زۆر بە کەمووی بە بچووکی سیرمان نەکەن کە ئەم حاڵەتەمان بەسەر هات و ئەمە نەخۆشی نییە ئەمە شتێکی پیسەوەر نییە کە بیری لێ بکەیتەوە ئەمە نابێت لە ناو خێزانە ئەم شتە هەبێت یان دەستی پاک نییە نابێت ئەو خواردنم باتێیان ئەو ئاوەم باتێ نەخێر شتێکی زۆر زۆر سروشتیە ئەبێ لە هەموو مرۆڤێک هەبێت. وەک دەزانن کە سووری ماگانە گۆڕانیشی سروشتی و فسیۆلۆژیە واتە گۆڕانێکە کە پەیوەندی بە کارەمدامزانی لە شیرۆڤەوە هەیە بەڵام ئەم گۆڕانە لە بەرەوەی کە بەگشتی
هەموو مانگێک لە لەشی خانمانە ڕوئەیە دەکرێت ئەم بابەتە لێکەوتەی دەرونی هەبێت. لە مەڵقەی بەرنامەی چارەیە باس لە دیاردەیەکەکەین کە بە زمانی کوردی پێی دەوترێت تەنگژەکانی پێش سوڕی مانگانە. بە زمانی ئینگلیزی پێی دەوترێت پریمینسترۆل سندرۆم یان کورد دەکرێتەوە بە PMS. بۆ ئەوانەی کە یانەوێت زیاتر لەسەر ئەم بابەتە بزانن دوجار دەتوانن بە دوای ئەو وشەیە بگەڕێن لە گوگل بۆ نمونە. جا بۆ مەبەستە پێویستمان بە شارەزایی و ئەزمموی سپۆڕانی دەرونی هەیە. هیچ کەسێکیشدا خانمێک باشتر نییە کە بۆ خۆی هەڵگری بۆردیان دکتۆرا بێت لە بواری دەروونزانیا و بواری کارکردنی زیاتر پەیوەندی بە خانمانەوە هەبێت. من پێشەوەی دەست بکەم بەم چاوپێکەوتنە لەگەڵ خاتون دکتۆر لاڤا باسی لەوە کرد کە ئەو پتر کار لەگەڵ خانمان و ماڵانە ئاکا. هەر لەبەرەوەشە بەرنامەی چارە و بەشی پەیوەندیەکانی دەستگای میدیای کورسات پێی باش بکە میوانداری بەڕێزیان بکرێت لەم بەشەی بەرنامەکەیە. پاش سپاس و ئامادەبوونتان دکتۆر لاڤا. دەبەرەوەی کە سوڕی مانگانە گۆڕانی هۆرمۆنیە و وەک دەزانین هۆرمۆنی ژەو شتێک کە سەراپای زیندگی مرۆڤ ڕێک دەخات لە تاڵێک مووی سەرەوە هەتاوەکو نینۆکێکی پێ دەکرێت جگە لە لێکەوتە جەستەیەکانی کە بریتێ لە خوێن و لە ئازار لێکەوتەی دەرونیشی هەبێ؟ بەڵێ زۆر ڕاستە. تەنگشەکانی پێش سوڕی مانگانە ئەگەر بۆ بینەرانی ڕوونکەینەوە زیاتر بریتێ لە کۆمەڵێک نیشانەی جەستەیی و هەروەها کۆمەڵێک نیشانەی دەرونی کە لە خانمانە دەردەکەون لە 2 هەفتە پێش ئەتوانین بڵین لە 14هەمین ڕۆژی سوڕی مانگانەوە دەست پێەکە 2-3 ڕۆژیش پاش دەستپێکردنی سوڕی مانگانە بەردەوامە بێ. کۆمەڵی نیشانەی جەستەیی ئەگرێ لە خۆی گرنگترینیان ئەوەیە کە هەستەکە سکی ئاوساوە، هەست بە ئازارێکەکە لە سنیا لە مەمکەکانیە، هەست بەواکە کە شەهەیە کراوەتەوە بۆ هەندێک خواردن نەوس نەبێت، زیاتر حەز لە شیرینی ئەکا، زیاتر حەز لە ئیشی هەویرەکە، ئەم ئەو مادانی کە مادی کاربۆهایدرێت ئەو خواردنانی کە مادی کاربۆهایدرێتی تایە زیاتر حەز بۆ خواردنانە ئەکا، تووشی سەر ئێشە ئەبێ، تووشی هێڵنجانە بێت، تووشی ڕشانەوە ئەبێ، ئازاری ناوسکی زۆر ئەبێ. ئەمانە هەموو نیشانە جەستەیەکانن. ئەگەر بینە سەر نیشانە دەرونیەکان ئەو خانمە هەست بە بێزاریەکی زۆرەکە، هەست بە دڵتەنگی ئەکا، هەست بە دڵە ڕاوکێ ئەکات، تەرکیزی کەم ئەبێتەوە، شتی بیر ئەچێتەوە، تووڕی و هەڵچوونێکی عەجایبی تیا دەرەکەوێ. هەندێک جار لێکەوتەی خێزانی لێکەوێتەوە چونکە تەحملی مناڵ ناکات، تەحملی هاوسەرەکەی ناکە، لەوانەیە کێشەی کۆمەڵایەتی لێوە دروست بێت. جامە هەموو مانگێکم ئەمە دووبارە بێتەوە؟ بەڵێ لە زۆربەی خانمانە باشە ئەتوانین بڵین تقریبا لە 130 خانمان تووشی ئەم حاڵەتە ئەبن. من لە شوێنی شترا خوێنمەوە کە ئەڵێ گوایە لەوانەیە لە 75 تا لە 185 خانمانتیانە دەرەکەوێت، بەڵام بە شێوەیەکی نیشانەکانی کەمتر ئەبێ، یعنی بە زۆری بەهێزی لاوازێکەیە ئاسانترە ئەو لە 175 لە 130 توانین بڵین نیشانەکانی مامناوەندە، بەڵام لە 105 بە تەواوەتی پەکیەخە حتا توانای کارکردنیشی نامێنێ. پەکیەخا لە ڕووی جەستەیە لە ڕووی دەرونیەوە؟ لە ڕووی جەستەیی و لە ڕووی دەرونیەوە. باشە. ئەم پەک خستن و ئەم ئەوەی کە تااقەتی مناڵی نامێنێ و تااقەتی هاوسەری نامێنێ یان ئەگەر هاوسەری نەبێت کچ بێت تااقەتی قسەکردنی لەگەڵ هاوڕەکانە نامێنێ هەندێجار نەڕۆشتە قوتابخانە و نەڕۆشتە سەرکاریش بە شێکل لە لەگەڵ دەرونیەکانی. ئەمە پەیوەندی بۆ هەیە کە خانمان خۆیان حەزیان لە ناسکردنە بەسەر پیاوان و بەسەر هاوڕەکانیانە یان نەخێر بە تەواوەتی بابەتێکی زانستی و ئەسڵی زانستی هەیە؟ نەخێر، ئەمە بە تەواوەتی بابەتێکی زانستیە، چەندەها توێژینەوەی لەسەر کراوە، هیچ پەیوەندی بە نازەوە نییە، ینی بابەتێکی زانستیە. زانستی هەر بۆ زانیاری بینەرانی چارە بۆ یەکەم جار ئەم بابەتەکە هاتۆتە ناو ئەکادیمیاوە یان هاتۆتە ناو زانستی پزیشکی و لە ساڵی 1953ەوە لە وڵاتی بەریتانیا یەکەم جار توێژینێک دەربارەی ئەمە بڵاوبووە کە ناونرا پریمینسترۆل سندرۆم واتە تەنگژەکانی پێش سوڕی مانگانە. جا خاتو دکتۆر لاڤا ئەوەی کە گرنگە بیزانین بۆ نمونە ئێمە لە نەخۆشەکانی ترا ئەگەر شەکرە بۆ نمونە بینینەوە کەسێک دەچێت فەحسێکی شەکرەی سێمانیەکە ڕێژەیەشی ئەڵەگە لەو ڕێژەیە زیاتر بوو شەکرەت هەیە، لەو ڕێژەیە کەمتر بوو شەکرەت نییە. ئەم PMSش ئەو تەنگژانی پێش سوڕی مانگانە ئەگەر بێ بۆی کە پێی دەوترێن نەخۆشی کە سندرۆم بە کوردی هەڵبەت نابێتەوە بە نەخۆشی دەبێت بە تەنگژە کە بەڕاستی پێی بوو تێ تەنگژە و پێویستی بە سەردان و چارەسەری زیاتر هەبێت. دەکرێت ئەو خانمە چی و چی تیا کۆ بێتەوە و بۆماوەی چەندێکی شتیا دەرکە لە چەند سوڕاتیا دەرکە بۆی کەوای پێ بوترێت؟ خۆی لە ڕاستیە
دەستنیشانکردنێکی تاقیگەیی نییە بیسەلمێنێ بڵین ئەمە بەهۆی ئەم تاقیگەیەوە ئەم پشکنینی تاقیگەیەوە دەرەکەوێت کەمە تەنگشەی سووری ماگانەی هەیە بەڵکو بە کۆی نیشانەکان ماوەی چەند مانگێک یەک بە دوای یەک لە ساڵەکە دووبارە ئەبێتەوە زوربەی زۆری مانگەکانی ساڵم ئافرەتە بەم حاڵەتە ئەتێپەڕێ بە تاوەتی ئەبێتە هۆکاری پەککەوتن لە ڕووی دەرونیەوە و هەروەها لە ڕووی شوێنی کاریەوە لە ڕووی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیەوە ئەمانە هەمووی ئەبێتە هۆی دروستبوونی ئەم نەخۆشیەوە وێنەیەکی وازەحمان ئاەتەیە کە ئەمە ئەو ئافرەتە ئەو نەخۆشی هەیە. بۆ نمونە ئەگەر ئێمە بڵێن بە پەنجەکانی دەست بیژمێری خانمێک 3 مانگ لەسەر یەکتری چی و چی تا دەرکەوە ئەوەی تر پێوترێت تەنگژەی پێش سووری ماگانە؟ ئەوەی کە بەلامانەوە ئێمە گرنگە لە نیشانە جەستەییەکان بریتە لە سک ئاوسان ئازار لە مەمکیا دروست دەبێ و هەست بە توندیەکە سەرئێشە و دڵتێکەڵ هاتنی تووشە بێ من نیشانەی جەستەیە نیشانە دەرونیەکانیش زیاتر بریتە بێت لە هەستکردن بە خەمۆکی دڵتەنگی بێزاری تووڕێی و هەڵچوون جۆرە ناڕەحەتیکی تیا دەرەکەوێ کە توانای تەحملی دەوروبەری نامێنێ زیاتر ئێمە بۆ شتانە دەست نیشانەکرێت. باش لەبەرەوەی کە ئەمانی تا دەرەکەوێ ئەکرێت ئەم خانمانە لە کاتی سووری ماگانەیە تووشی خەمۆکی ببن؟ بەڵێ. جا ئەگەر تۆزێک لە خەمۆکییا بچینە پێشەوە بۆ نمونەکە باز لە جۆرەکانی تری خەمۆکیەکرێ ئەوەی کە من خوێندومەتەوە ئەڵێت لە 150 ئەوانەی یان نیوەی ئەوانەی کە دەستنیشان کراون بە خەمۆکی هەوڵی خۆکوشتنەیە. بەڵێ. ئەم بابەتەش بۆ ئەو خەمۆکیە ڕاستە کە پەیوەندیدارە بە سووری ماگانەوە؟ ناتوانین بڵین ئەم بابەتە بە تەواوەتی تەطبیق بێ بەسەر خەمۆکی چونکە ئەم خەمۆکی کە ئەم ئافرەتە هەستی پێەکە ماوەکەی کورتە تەنها 2 هەفتە لە خۆیەگرەیە کەمتر لە 2 هەفتە لە خۆیەگرێ و جۆری خەمۆکیەکەشی بەو شێوازە نییە کە بیگەینێتە مەرحلەی ئینتیحارکردن مەگەر ئەو ئافرەتە خۆی هەر لەو پێش خەمۆکی هەبێ اینجا ئەم تەنگشەی سووری ماگانەیەشی هەبێ ئەو کاتە هەردوو خەمۆکیەکە بڵین ڕێژەکەی زۆ تونگە بە نیشانەکانی تەنها لەو کاتە احتیمالی خۆکوشتنی هەیە بەڵام لەم حاڵەتیانە توێژینەوەکان زۆ کەم دەریان قستووە کە ئەگەری خۆکوشتنی هەبێت. باشە کەواتە ئەگەر خانمێک بۆ خۆی هەر خەمۆکی هەبووە لەو پێش اینجا تەنگشەی سووری ماگانەشی هەبێ ئەو کاتە ئەگەری خۆکوشتنەکە زیاد ئەکات. خاتو دکتۆر لافە بەو هەموو کۆنیشانەی کە باست کرد کە بڵێن چیزای خەمۆکی و دڵتەکەڵاتنە و بێزاربوون و ئەمانەیە ئێمە لە دووەڵقەی پێشووتری بەرنامەکەیە باسمان لە سەرێشە کرد. ئەگەر کەسێک تووشی سەرێشە بێت کۆمەڵێک دەرمانی ئاسانەیە کە توانی وەریگرێکە پاراستۆل و ئایبۆپرۆفین و ڤۆڵتارین لە لەوانێت کە بەبێ ڕەچەتی پزیشکە توانی بیان کرد لە وڵاتی ئێمەیە و ڕۆڵی هەیە بۆم بابەتە. بە هەمان شێوەش بۆ لێکۆتە دەرونیەکانی سووری ماگانە دەرمان هەیە بتوانین بەبێ ڕەچەتی پزیشک بیکڕیت و لە هێوربوونەوەی ئەم بابەتە یارمەتیت بە؟ هەندێک توێژینەوە باس لە ڕۆڵی ڤیتامینی B6 ئەکەن کە ئەڵێن ئەوە دەورێکی باشی هەیە هەم بۆ دڵتێکەڵ هاتن و هەم بۆ ڕشانەوەکەش ئەتوانن خانمان هەر پاراسیتۆڵ بەکاربێنن بۆ سەر ئێشەکەیان بەڵام بەپێی توندی حاڵەتەکەی وەکو ئێمە وتمان نیشانەمان هەیە ئاسانە ئێمانە مامناوەندە هەمانە زۆر توندە لە حاڵەتی مامناوەند و توندا ئیجابەکە کە سەردانی پزیشکی دەرونی بکەن هەندێک دەرمانمان هەیە پێوترێت دژە خەمۆکیەکان ئەتوانین ئەو دژە خەمۆکیانەیان بۆ بەکاربێنین بە دوو جۆر بە دوو شێوازە توانین بەکاربێن یا ئەوەتانی ئەو خانمە سەرتاسەری مانگەکارەمووی بیخوا یاوەتە تەنها لەو حاڵەتەیە ئەین تەنها لە ماوەی 2 هەفتەیە بیخوا زۆربەی توێژینەوەکانیش سەلماندویانە کە زۆر کاریگەرە و ئیستیفادی باشیشی لێکەن جگە لەو خانوانی کە بۆ خۆیان خەمۆکیان هەیە گەرەمە لەسەر ئەم دەسایاندانی ئەلم لاوە بەس باز لەو خانمانە بکەین کە ئەگەر دەربڕینەکە ڕاست بێ خانمانی ئاسایی ئەوانی کە تەنها لە کاتی سووری مانگانە تووشی خەمۆکیە بن چ خانمێک چ نیشانەیەگەیە وەک ئاڵای سوور وەک ڕەد فلاک بێ کەوا بکە بڵێ ئەبێت ئەم خانمە پزیشکی دەرونی ببینێت ئەگەر لە کارکەوت مەبەسمان لە کارکەوتنی بۆ دروستکردن نیشانەکان لە ڕووی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانیەوە و هەروەها لە ڕووی شوێنی کارەکەشەوە باش ئەو ڤایتامینی کە باست کرد جگەلەوەی کە دەکرێت بە شێوەی ئامادە بیکرد لە دەرمانخانەکانە بە سروشتی هەیە لە هیچ جۆرە سەرچاوێکی خواردنەوەریگرین زۆربەی خواردنەکان ڤیتامینی تایە بە تایبەتی سەوزە و میوە ئەگە سەوزە و میوە زۆر بخۆن ئەتوانن جێی ئەوە بگرێتەوە بەڵام ڕێژەکەی وەکو ئەوە نیە تۆ حەبەکە یا دەرمانەکە بخۆی بۆ تەزانی چڕیەکەی زیاترە
باشتر وایە کە بە حەبەکەوەری جاجگە لەوانەی کە باس کرا جۆز و هەموو بەرهەمەکانی تریش دەکرێت لەو بابەتانە بن کە بۆ خانمان باش بن لە بەرەوەی گوێ سەرچاوێکی باش و دەوڵەمەندی مەگنیسیۆم ئەگەر هاوڕابی لەگەڵما جگە لەمانەش هەندێک گیراوی سروشتی هەیە کە دەکرێت لە گوڵ و جا سروشتیەکان بیگرن دەچینەوە لای میوانەکەمان بەڕێز یاسین کە ڕوەکناسە و باس لە ئامادەکردنی هەندێک گیراوی سروشتیەکە کە دەکرێت ڕۆڵی هەبێت لە ڕەوانەوەی لێکەوتە دەرونیەکانە بەڵام نەک جێگەی دەرمان بگرێتەوە بەڵکو تەنها یارمەتی دەرێک بێت پاشەوە دەگەڕینەوە لەگەڵ دکتۆر لافە بەردەوام دەبین بۆی کە باس لە مەسلەی شیرینی و خواردنەوە گازەکان بکەین لە کاتی سوڕی مانگانەیە چونکە هەندێک لە خانمان دەیخۆن و لە ڕووی زانستیشەوە شیرینی چێکە لەو شتانەی کە مرۆڤ بکەی ئاسوودە دەبێت بەڵام ئەمانی پزیشکانی دەرونی پێمان دەڵێن کە وا باشترە خانمان لە پێش سوڕی مانگانە دەی دوورکەونەوە بۆچی پاشان دەگەڕێنەوە ئەم سەوزەیەی لەسەر ئەم قاپە دەیبینن گوڵە ڕۆزمێریە کە یەکێکە لەو گوڵانەی ئێوە لەوانەیە لەسەر پیزا یان ستێک خوارد بێتان کە بەشێکن لەو خواردانی کە لە ڕۆژئاواوە تازە بە تازە لەم 5 ساڵی دواییدا هاتوونەتە ناو کولتور و خواردنی ئێمەوە ئەگەر بۆتان باس بکەم کە لە ڕووی تەندروستیەوە چۆن مرۆڤ قەڵەو دەکات و چۆن نەیخۆن و ئەمانە بابەتێکی زۆر دوور و درێژە و دەتوانین سێ-چوار بەرنامەی لەسەر بکەین بەڵام ئەوەی کە ئێمەی هێناوەتە سەر باسی ڕۆزمێری بریتە لە ئامادەکردنی ڕۆزمێری وەک گیراوەیەکی سروشتی بۆ ڕەوانەوەی ئازارە دەرونیەکانی سوڕی مانگانە پاشکەمێکی تر ببینن چۆن دەتوانن ڕۆزمێری و هەندێک گوڵی تر بەکاربهێنن بۆ ئامادەکردنی گیراوەیەکی سروشتی بۆی کە جۆرێک لە هێمنی و ئارامی دەرونی بدات هەم بەو خانمانەی کە لە کاتی سوڕی مانگانیان و هەم بەو پیاوانەی یا ئەو بەڕێزانەی کە دایانەوێ شتێک ئامادە بکەن سروشتی بێت و کەمێک لە ئازار دەرونیەکانیان بڕەوێنێتەوە لەگەڵ بۆ ئازارە جەستەیەکان چیمان هەیە دارچینیە ئەمەش هەر یارمەتی ئەو حاڵەتایە لەگەڵ نعنا عینەشت کەوچێکی خواردن بۆ نیو پەرداخ ئاوی گەرم ساردێکەکەیتەوە و دوای ئەی پاڵەویت و هەمووی لەگەڵ هەنگوی ناتێکەڵەکرێت چکە هەنگوینەکە زۆر زۆریە بۆ ڤیتامین مەزەر ڤیتامین بی و بۆ جگەریش و بۆ دابەزینی خوێنەکە بە زۆترین کات لەوانەی ترکە هەمانە بۆ هەردووکیە بێ ئەمەیان بەیبوونەکە هەم بۆ گەرمکردن و بۆ حاڵەتە نەفسیەکان بینە سەر حاڵەتە نەفسیەکان بۆ حاڵەتە نەفسیەکان و قەلەق و مەراق و مێشکیلاکی و ئازارچکەن چیمان هەیە ڕۆزمەری بە ئەمە هەمان کات ئاوەکە گەرم بێت ئاوێکی کوڵاو بێت ئەو ئاوەکە کوڵاوەسە یین کەوچێکی خواردن مەسەلەن لە ڕۆزمەرێکە بێن ئەگەر پاودەر بوو هەو بوو پاودەر بوو یە کەوچیچە بەڵام ئەگەر ئاوا درشت بوو یە کەوچی خواردن ئەەکەینە پەرداخێکەوە ئەوە گەرمەکەی تیەکەین نیو پەرداخ ئەمانەوە باشترە بە گەرمی بخورێن باشترە انتیزارەکەین تا 5 دقه تا 10 دقه و دا ئاپۆشرێت چکە بە زەیتە تەیارەکانی نەڕات ئەم کەسار بۆ ڕەنگی یایە و هینیکە لایە بیت و ئەی پاڵێویت و بەم کات بەم شێوەیە ئەی پاڵێوێت و دوایی بە گەرمی ئەخورێت و لە هەموو حاڵەتەکانە ئەمانە نییە هەنگوینی لەگەڵا تێکەڵەکەی چکە هەنگوینەکە مەزەری ڤیتامین بێ وەکوتمان و مقەویشە و بۆ جگەری زۆر زۆر باشە ئەمانە بۆ هین حاڵەتە نەفسیەکان لەو حاڵەتە نەفسیانە خۆ دەزانی ڕاضە زۆر باشە یۆگا زۆر باشە ئەو کەسە خۆی وەرەی خۆی بەرزکاتەوە ئەوانە ضروریە و ئەم جانە نییە زۆر یارمەتی دەرە بۆ ئەو حاڵەتانە کەەوە ئەو پێچ و قەلەقی و ترس و دڵە ڕاوچەیی نەمێنێ شتی ترمان هەیە لەو مەجالە ئەویش
بۆ حاڵەت بوونی چوونە خەو خەوی ئیسراحەت و مشک هێورکردنەوە چیمان هەیە ئەو شتانەی کە تێکلی ڕقە و ناوی هەیە چیمان هەیە کەستەنە لەگەڵ جۆز لەگەڵ بەهەم ئەو خانمەی لە پشتی منەوە دەرەکەوێ خانمێکە ئەوەندە ئالوودەی شیرینی بووە کە ڕووی خۆی بە ڕەنگەکانی دۆدرمایان شیرینی نەخشاندووە و کۆمەڵێک وێنەی تریشەیە کە دووبارە باس لە شیرینی و خواردن و خواردنەوەی شیرینی جۆرەکانی ترەکە. بەڵام پزیشکانی دەرونی دەڵێن وا باشترە کە خانمان لە پێش سووڕی مانگانەیە لە خواردنی شیرینی و چەوری و سوێری دوورکەونەوە هەڵبەت لە وڵاتانی دەرەوە لە خواردنەوە ئەلکۆهۆلیەکان کە بەسواسەوە لە وڵاتی ماوەن تا ئێستا کەمتر خانمان ئەلکۆهۆل بەکاردێنن. خات و دکتۆر لافە لە ڕووی زانستیەوە شیرینیشێکە لەو شتانەی کە واکات دەردانی دۆپامین زیابێت مرۆڤ دڵی خۆش بێکەی خوا و بەڕاستی شتێکی بەرەزەت و بەتامیشە. ئێوە بۆ ئەڵێن خانمان پێشسۆی ماگانە مەیخۆن خۆی ڕاست دەکەی و قسانی تۆ لە ڕووی زانستیەوە ڕاستە بەڵام خۆی یەکێک لە نیشانەکانی تەنگشەی سووڕی ماگانە ئەوەیە کە ئەو ئافرەتە کێشی زیا ئەکات بەهۆی کۆبوونەوەی سوێری و خوێ و ئاو لە ناو لەشیە جا ئەم چەوری ئەگەر شیرینیش بخوا ئەوە نەیتر زیا ئەکات کێشەکەی وە بێت هۆی زیاتر کۆبوونەوە بەمە وای لەیە کە نیشانەکانی سووڕی ماگانە ئەم تەنگشەی سووڕی ماگانە زیاتر بێت تونتر بێت لەسەری بۆ ئێمەوەکو ئامۆژگاریەک دایمە بە خانمانەڵێین کە دوورکەونەوە لە سوێری دوورکەونەوە لە چەوری دوورکەونەوە لە شیرینی هەروەها مادەی کافاینیش هەر شتێک مادەی کافاینی تیا بێ باش نییە ماوەی ئەو دوو هەفتەیە بتوان کەمتر بیخۆن لەبەر خۆیان بۆ ئەوەی نیشانە جەستەییەکانیان کەمتر بێت. باشە جا کافاینیشێکە لەو شتانەی کە لە چاو قاوەیە کە لە وڵاتی ئێمە زۆر بەکارەهێنێت جگەلەوەش لە دارک چۆکلێتە هەیە. من ئاگاداریشم کە باستەواکرە دارک چۆکلێت لە کاتی سووڕی مانگانە ئارامبەخشێکی باشە بۆ خانمان. کەواتە خانمان دوورکەوتن لە کەفاین تەنها لە پێش سووڕی مانگانەیە بێ باشترە بەڵام لە کاتی سووڕی مانگانە ئاساییە بەڵێ کێشە نابێت چکە خۆی هەر کە سووڕی مانگانەکە هاو ئەو پەڕی یەک ڕۆژ دوو ڕۆژ یەکسەر ئەو نیشانانە هەمووی تێ ئەپەڕێ لەبەرەوە ئاسایی ئەگەر دوای ئەوە بتوانن شیرینی بخۆن یا بتوانێت نەستەلە بخوار کێشە دروست ناکە. ئەی چی دەربارەی خواردنەوە گازیەکان؟ ئەویش باشتر وایە کە نەخورێتەوە بە هەمان شێوە هەمان میکانیزمی شیرینیەکەی هەیە. باش لە ڕووی زانستیەوە بۆ نمونە منۆکو پزیشکێکیدان هەمیشە بە خەڵکان لە خواردنەوەی گازی دوورکەونەوە لە بەروی کە دەموندانتان نەتوێنێتەوە ئەوانەی کە پەیوەندیان بە مەسالی خواردن و خۆراکەوە یاڵە لێ دوورکەونەوە لە بەروی قەڵەوتانەکە هەر بۆ زانیاری بینەران هەموو قوتوویەک خواردنەوەی گازی کە ئێوە بە 500 دینار دەیکڕن نزیکەی 8 هەتا 12 کەوچکی زەڵاتە شەکری تێدایە کە ئەمە بڕێکی ئەجگار زۆرە و لە ڕووی جەستەیەوە زۆر بە ئاسانی قڵەوتانەکە جگەلەوەی کە دانەکانتان کلۆرەکە بەڵام لە ڕووی دەرونیەوە هەندێک لە خانمەکان دەڵێن کە ئارامبەخشە وایە بۆ ئەم حاڵەتی ئێرە کە ئێمە باسیەکەین تەنگشەی هین باشتر وایە نێخۆن چکە نیشانەکانیان زیا ئەبێ بەڵام بۆ مەسەلەی شیرینیەکە بێ بەڵێ شیرینی خۆی لە خۆیە مادی دۆپامین بەرزەکاتەوە و کەسە هەست بە خۆشیەکات بەڵام لەم حاڵەتیانە باشترە کە نێخۆن. کەواتە ئەگەر ئاسانی بکەینەوە خانمان وا باشترە لە 2 هەفتە پێش دەستپێکی سوڕەکەیە دوورکەونەوە لە شیرینی جای خواردنەوەی گازی بێ دۆدرمە بێ حتا کێک و بابەتەکانی هەویریش ئەوەش هەرمان قسە ڕاستە هەمان شتە بەڵێ بەڵام هەرو کاتی کە سوڕەکە دەستی پێکردی تر ئاسایی کێشە نابێت کێشە نابێت. باشە جا ئەم بابەتە زۆر پەیوەندیدارە بە مەسەلەی سیرۆتۆنین و دۆپامین و ئەوانەی کە پێیان دەوترێت هۆرمۆنەکانی دڵخۆشی ئێمەش هەمیشە پێویستمان بە زیادکردنی هۆرمۆنەکانی دڵخۆشی هەیە. یەکێک لە ڕێگە ئاسانەکانی زیادکردن بریتێ لە جگەرە کێشان و نێرگەلە کێشان کە ئێستا بەداخەکی زۆر لەناو خەڵکە زۆر بووە. لە ڕووی زانستیەوە دووکەڵکردن جای جگەرەیان نێرگەلەیان جۆرەکانی تری دووکەڵ بێ مرۆڤ دڵخۆشەکە لە جگە لەو هەموو لێکەوتە جستەیەکە هەیەی کە لە ئاسانترینیاندا 12 جۆری شێرپەنجەیە بۆم باس بکە ئێستا خانمان خۆیان ناوەتە نێرگەلە کێشان ئەمە شەر هەمان شێوە خراپە؟ زۆر خراپە چکەوە پێشگە لەو لێکەوتە جستەیانی کە هەیەی ئەو خانمە تووشی ئالوودەبوو نەبێت کە خۆی ئەو کێشەیە کە بێت
کە کێشێکی زۆر گەورەی و چارەسەرەکەشی زەحمەتە. باوەڕکە چارەسەری جگەرە ئالوودەبوون بە جگەرەیە بە نێرگەلە زۆر زەحمەترە وەک لە چارەسەرکردنی بەکارهێنانی کۆکاین یا هەر مادەیەکی تر چونکە لەبەر دەسە سعرەکەی هەرزانە هەموو کەسێک ئەتوانێت بەکاری بێنێ بە شتێکی عیبەدا نانرێت بەو شێوازە عین شتێکی احتیاجیە لە ناو کۆمەڵگایە. ئەمانە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە زیاتر خەڵقەکە بەکاری بێنە و دوورکەوتنەوە لی زۆر زەحمەتترە بێ. پەیوەندیدار بە تەنگشەکانی سوڕی مانگانەوە بە تایبەتی نێرگەلە لە بەروی کێسە خانمان سەرناوەتە نێرگەلە کێشان تەنگشە دەرونیەکانی سوڕی مانگانە زیاکە؟ بەڵێ بە هەمان شێوە وەکو بەکارهێنانی شیرینی و چاوری و سوێری کە ئێمە ئەڵێنە بێ دوورکەونەوە لێ پێویستە دوورکەونەوە لە بەکارهێنانی جگەرە و مادەی هۆشبەریش بە هەمان شێوە. ئەمە وەکو پزیشک هەمیشە بە خەڵکەڵین هەموو کاتێک لە جگەرە و لە نێرگەلە دوورکەوەڕەوە بەڵام کێتە سەرباسی شیرینی هەر بۆ نوێ لەم بەرنامەیە باسمان کرد پێشکەمێک کە وا باشتر شیرین لە 2 هەفتەی پێش دەستپێکی سوورەکە لای دوورکەونەوە بەڵام لە کاتی دەستپێکی سوورەکەیت تا ڕادەیەک ئاساییە ئەگەر بە معقول بخورێ. ئەی نێرگەلە؟ نێرگەلە من قەت ئاماژە بەهۆ ناکەم کە خەڵق بیخوا قەت ئامۆژگاریشیان ناکەم هەر باشترە لی دوورکەونەوە بە درێژایی سووری بە درێژایی سووری مانگانەوە پاش و پاش زۆر باشە. یەکێکی تر لەو ڕێگانەی کە ڕێگایەکی باشە سروشتیە و زۆریش چێژبەخش و ئارامبەخشە بریتێ لە وەرزشکردن. بەڵێ وەرزشکردن لە ڤیددیۆکەی پێش ئەم چاوپێکەوتنە کە بێک شۆبینیمان کە باستەواکە لە چ قۆناغێکا وەرزش بێت لە چ قۆناغێکا وەرزش مەکە و بە هەمان شێوە لە ئەڵقەی پێشوا خات و دکتۆر ڕۆژان کە پزیشکی پسپۆڕی ژنان و ناڵبوونە باسی لەوە کرد تەنها لە ئەو ڕۆژانی کە لە سووری مانگانیان لە بەرزکردنەوەی قورسایی دوورکەونەوە پەیوەندیدار بە تەنگژەکانی سووری مانگانە کە لە 2 هەفتەی پێش سووری مانگانەوە دەرەکەوێت جۆرەکانی وەرزش چین سوودەکانیان چییە؟ باشترین خۆی وەرزشکردن بە بەردەوامی بیکەی زۆر باشە چکە تۆ بۆ لیاقەی جسمی خۆ لە ڕووی جەستەییەوە ئیسیفادەی زۆری هەیە بەڵام ئەو خانمانەی کە بۆیان ناکرێت ئەتوانن لە 2 هەفتەی پێش سووری مانگانە ئەگەر هەر وەرزشێکی بەسیتیش بکەن تەنها ڕۆشتنێک بێت پاسکی لێک بێت مەلەکردنێ بێ یا ڕاضەی سویدی بێ داوای شتی زۆر کورسیان لێ ناکەین بەڵام ئەلمهم جوڵەیەک هەبێ شتێک هەبێ گۆڕانکاریەک هەبێ وەکو خۆشە ئاماژە و پێکرد وەرزشکردنە بێتە هەوەی دروستکردنی مجموعەی هۆرمۆن کە ئەو هۆرمۆنانە بە هەمان شێوە ئەبێتە هۆی دڵخۆشکردنی مرۆڤ لەبەرەوە توانین ئەمە یەکێک بێ لەو ئامۆژگاریانی کە بە بینەرانی ببەخشین کەەوە خانمان بەردەوام بن لە کاتی لە وەرزشکردن لە کاتی 2 هەفتەی پێش سووری مانگانە بۆی نیشانەکان کەمتر بێت. جا خات و دکتۆر ڕافە پەیوەندیدار بە مەسەلەی وەرزشەوە لەرە پرسیارە دێتە پێشەوە ئەم پرسیارە یەکەم جار وەکو خانمێک وەکو ژنێک لێ یەکەم اینجا وەکو دکتۆرێک لێ دەکەم نەک لێرە لە سەرانسەری دنیاە خەڵک حەزی لە بیان و هێنانەوە زۆرە کاتم نییە مەجالم نییە مەشغوڵم وەرزش ناکەم ئێمە هەمیشە بە هاوڵاتانی خۆمان مەموتووە لە ڕۆژێک 24 سەعاتە ئێوە 23 سەعات و نیوی تر بەکارێنن بۆ هەموو شتێکی تر و نیو سەعاتیش بن بە وەرزشکردن بەڵام ئەوەی کە خانمان باسیەکەن ئەڵێ من لە ناو ماڵا زۆر هەڵە سوڕێم ئیشەکەم گسکەیەم حاجەتە شۆم چێشتێنە مناڵە گۆڕم ئێستا بەداخۆ جرشتن هەمووی بۆ بە ئۆتۆماتیک حاجش نیش بۆ ئۆتۆماتیک بۆ ئابزانم ئەو هەڵسوڕانە لە ناو ماڵا گسگان و ماڵ سڕین وەمانە بە وەرزش حسابە؟ نەخێر چونکە ئەڵێ بێ کالۆری یعنی بێ ئارەق بکەیتەوە بەسەریەوە و ئەبێ هەموو ماسوولەکانی لە شیشە بجوڵێ تۆ مثلەن بەس دەستی ئەجوڵێ ئەڕوا سەرەکەوێینە بەسە قادرمایە سەرکەوتن و هاتنە خوارەوە توانین بە وەرزشی دابنین استیفادێکی خۆشی ئەبێ بەڵام ئەو هەڵسوڕانی ناو ماڵە بە وەرزش حسێب نییە بەڵام ئەتوانێت پیاسە بکات مەسەلەن لە شوێنێک مووقیفێکی پاس دوورتر لە شوێنی ئیشەکەی دابەزێ ماوەی نیو سەعاتەکە قەیچەکە با بە پێ بڕوە ئەگەر بۆی ناکرێت مەداوامی زۆرە و بۆی هین نابێت ئەتوانێت بۆ شێوازە بەڵام هەموو کەسێکەگەر پلان و نەخشەیەکی ڕێکوپێک بۆ خۆی دابنێ ڕۆژانە بێگومان ئەتوانێت مەجالێ بدۆزێتەوە نیو سەعات بێ 3 چارێک بێ وەرزشێکی تیا بکە خۆ دۆ ژنێک چ وەرزشێکەکەی بۆی کە تووشی پێمەسنەبی پاسکی دەکەی پاسکی لە دەماڵەوە لە ماڵەوە هەمە بڵێ ینی وەکوتر لەسەر شەقام و لە لەسەر شەقام نابەست لە ماڵەوە بڵێ باشە پاسکیلی کە لە ماڵەوەتە بە وەرزشکردن حساب بکرێت بەڵێ ساعاتێک بەڵێ من ڕۆژانە ساعتێک پاسکی بەڵێ باشە تقریبان ئەوەی کە پەیوەندیدار بە باسەکەەوە تەواومان کردووە ئەوەی کە ئەمێنێتەوە زۆر گرنگە پوختە و کورتەی باسەکەیە
ئەو وەرزشانی کە زۆر گرنگە بۆ بابەتەکە بریتین لە جای پاسکی سواری بە پێ ڕۆشنی خێرا بێ ڕاکردن بێ سەرشاخیش سەرشاخیشە باشە هەیە لێرە خانمان بەس کەمە زیادە بن گابەت بە ئومێدەوە کە زیاد بن بۆی کە وەرشەیت لە وەرزشی پیاوانە دەرچێ بێ بە وەرزشێکی خێزانیانەوە. بەڵام ئێستا ئەکەوینە ناو تەمەنێکی کەوە کە لە دوای تەمەنی ئێمە 20 ساڵەوە هەتا 35 ساڵ لەو فتریا ئێمە خێزان پێگەێنین و کە پێڵێن زەواج و مرد ئەەکەین دەست پێ ئەەکەین بۆ ژیانی تازەگەریەمان. کاتێک کە ئەگەینە ناو سووری ماگانە لەگەڵ خێزانماندا بەڕاستی ئەبێ مرد ئاشنا بێ بەوەی کە سووری ماگانە بریتێ لە چی. بۆ ئەوەی کە ئاشنا بوو لەو کاتانەی کە ئێمە 1 هەفتە پێش سووری ماگانەمان ئەتوانین شتەکانمان جیاوازتر بێ وەک لە ڕۆژانی ئاسایی کە لەگەڵ مێردا ئەیبینە سەر. ئێمە کە کاتێک پێمانەڵێ ئێوە چالاک نین ئیژ ناکەینیان پێمانەڵێ میوانناریەکم هەیە پێش هەفتەیە بە سووری ماگانەکە ئافرەتەکە بێتاقەتێکی زۆری هەیە چکە بیرمان نەچێت لەو تەمەنەی کە ئێمە لە 22 هەتا 35 ساڵ زۆر جار بە قورسی زیاتر ئەەکەینە سووری ماگانە هەفتەیە پێش وەختەکە زیاتر ماندوو ئەبین زیاتر چالاکیەکانمان زۆرتر کەمتر بێتەوە قەلەقین هەز ناسکین زۆر هەز ناسکین یعنی بە شتێک مێر پێمان بڵێ بچۆ بەولاوە یان تۆزێ بە درەنگ شتێک بێگەێنی پێمان بڵێن دەستی خۆش نەبێ یەکسە فرمێسکەکانمان حازرە بێت و هەز ناسکە بین لەو فترەیە ئەمانە بۆ مێر ئەبێ ئاشنا بێ پێمان کە ژند گۆڕانکاری بۆ چیوا بەسەرایە نەبێ بە جێگای پرسیار و بڵێ و من زەواجم کردووە ژنەکەم زۆر باش و بەڵام مانگێکە ژنەکەم زۆر وەزعی خراپووە لەبەرەوە بێ پیاوان لێمان تێبگەن بەڕاستی سووری ماگانە ئاسان نییە بۆ ژن لەو فترەیە ئەبێ زۆر دڵنەواییمان بکەن زۆر بە سۆزەوە مامەڵەمان لەگەڵا بکەن زۆر خۆشەویست تیمان بنیە و زۆر بە گەرمی لە نزیکەوە مامەڵەمان لەگەڵا بکەن چکە ئێمە سووری ماگانە زۆر کەسێکی قەلق دەرەچین کەسێکی ڕاڕا دەرەچین لەو هەفتەی پێش سووری ماگانەکە وە کەسێکین بیرکردنەوەی هەرچی کۆنە وەکو فیدباکێک ئەو شتە کۆنانە هەموو ئەهێنێت تۆ مێشک وایە چکە هەرچی تۆ هۆرمۆناتی لەشە لەو فترەیە هەمووی گۆڕانکاری بەسەرایەت و جوڵە و شتی لەش هەمووی بە ئاسانی ئیشی خۆی ناکات لەو فترەیە بۆیە پێویستەکە وەکو مێر هەمیشە هاوکارمان بێت کە پێویستی بەوەمان کرد لەگەڵ یا باسی ئەوەمان کرد کە ئەڵێ ئیمڕۆ ناتوانین میوانداری بکەن یان ئیمڕۆ ناتوانم بە پێویست وەکو ژن لە ماڵەکەیە مامەڵە بکەم پێویستم بەوە هەیە ئەگە سەعاتێک بتوانم ئیسراحەت بکەم لە ناو جێگەیەکی گەرما بین بەتانیەک بێ بەخۆی وەلەو فترێشە زۆر باشە کالسیۆم کە یەکێک لەوانەی شیرە پێویستەکە ئێمە مێردەکانمان شیرێکمان باتێ خواردنێکی گەرممان باتێ. هەر لەم ساتەی کە ئێوە بینەری بەرنامەی چارەن نزیکەی 300 ملیۆن خانم لە سەرانسەری جیهانە ئەوەی کە لە پشتی منەوە نەخشەکەی دەردەکەوێت لە سەرانسەری جیهانە لە سووری مانگانەیان سووری مانگانە وەک لەم دۆڵقەیەدا بۆتان دەرکەوت کە بریتێ لە گۆڕانێکی هۆرمۆنی فسیۆلۆژی یان کەرەندەمزانی کە هەموو مانگێک لە لەشی خانماندا ڕوو دەدات بە شێوەیەکی گشتی ئەم سوورە بریتێ لە ئامادەکردن و ناردنی هێلکەیەک لە لەشی خانماندا کە چاوەڕێی پیتانن دەکات لە ڕێگەی سپێرمەوە کە بە شێوەیەکی گشتی هەموو 28 ڕۆژجارێک دووبارە دەبێتەوە و بە پێی خانم بۆ خانم جیاوازی هەیە ئەگەر هاتووەم هێلکەیە پیتێنرا ئەوە دووجانی دروست دەبێت و منداڵێک دروست دەبێت کە درێژە پێدەری مرۆڤایەتیە بەڵام ئەگەر هاتوو منداڵ دروست نەبوو هێلکەکان نەپیتێنرا ئەوە دڵۆپێک وەک لە ناوەڕاستی وێنەکەدا دیارە دڵۆپێک خوێن دێتە خوارەوە و سووری مانگانە دەست پێ دەکات سووری مانگانە کۆمەڵێک لێکەوتەی جەستەیی و دەرونی هەیە بەڵام بۆ هەڵکردن لەگەڵ ئەمانەدا
وا باشترە کە خانمان وەک هەموو ڕێنمایەکانی تر بۆ ژیانێکی تەندروست ڕۆژانە 5 پارچەی جیاواز سەوزە و میوە بخۆن، نیو کاتژمێر وەرزش بکەن وەک وەرزشەکانی بە پێڕۆشتنی خێرا، پاسگیرکردن، ڕاکردن، سەرشاخ سەرکەوتن یاخود بەرزکردنەوەی قورسایی. بەڵام وەک پسپۆڕان ئاماژان پێدا وا باشترە بەرزکردنەوەی قورسایی لە 5 ڕۆژی سەرەتایی دەستپێکی سووڕی مانگانەدا نەکرێت. سەبارەت بە خواردنەکان وەک دەزانن کە خواردنی شیرینی و خواردنەوە گازیەکان یەکێکن لەوانەی کە مرۆڤ قەڵەو دەکەن و بەرهەمەکانی هەویریش دەکەوێتە ئەم چوارچێوەوە. وا باشترە کە خانمان لە 2 هەفتەی کۆتایی یان لە 2 هەفتەی پێش دەستپێکی نوێی سووڕی مانگانەدا لەوانە دوور بکەونەوە و هەتا دەتوانن خۆتان لە کێشانی جگەرە و نێرگەلە و هەموو جۆرەکانی دووکەڵ دوور بخەنەوە. سەرباریەوەش تەنگژە دەرونیەکانی سووڕی مانگانە بابەتێکی ئاسایی و سروشتین و پێویستە لێیان تێبگەین و لەگەڵیانە هەڵبکەین. و ئەو کاتێککە پێویستمان بە سەردانی پزیشک هەبوو سەردانیان بکەین و شەرم نەکەین لە سەردانکردنی پزیشکی دەرونی. لێرەدا ئامەڵقەی چارە کە 2 ئەڵقە بوو دەربارەی دەرکەوتە و ئازارە جەستەی و دەرونیەکانی سووڕی مانگانە تەواو دەبێت و ئەڵقەی داهاتومان تایبەتە بە ئازارەکانی پشت و بە تایبەتی بەشی خوارەوەی پشت. هەتا ئەو کاتە ڕێز و حرمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هونەری بەرنامەکە قبول بکەن. یەکشەممەی داهاتوو کاتژمێر 7 ئێوارە دێنەوە خزمەتان لەگەڵمان.